هەڵبژاردن نەکبەتی گیانی عێراقیەکان. خراپترین بڕگەی دیموکراسی بۆ عێراق هەڵبژاردنە. لەگەڵەوەی لا وڵاتانی تر وەکو سەرچاوەیەکی دەستا و دەستکردنی دەسەڵات و ڕێگری لە بوونی گەندەڵی و پاوانخوازی تەماشا دەکرێت و هۆکارێکە بۆ ڕێگری لە دروستبوونی دیکتاتۆر، بەڵام لە هەندێک وڵات و ناوچە و جێگا دروست نەکبەتیەکی سەختە و بەرۆکی بەرنادات. لە عێراقدا هەڵبژاردن هەم لە ڕووی تێچ و هەمکات دەرگایەکی نەکبەتیەکی گەورەترە لەوەی کە ئەم پرۆسەیە هەر لە بناغەوە ئەنجام نەدرێت. هەر 4 ساڵ جارێک زیاتر لە 140 لیست و قەوارە سەدان ملیۆن دۆلار خەرج دەکەن. دواتر حکوومەت 6 مانگ پێش و ساڵێکیش دوای پرۆسەکە پەکی دەکەوێت بەهۆی ناکۆکی لایەنە سیاسیەکان. ئەمە جگە لەو هەموو بەفیڕۆدانەی لەو ماوەیەدا دروست دەبێت لە خەرجیە چاودێری نەکراوەکانی حکوومەت. هەموو خولێکی پێکێنانی حکوومەت لایەنە سیاسیە شیعەکان بەتایبەت دەکەونە پرۆسەی کڕینەوەی پۆست و وەزارەت و بەڕێوەبەرە گشتیەکان کە ئەمە خەیاڵی ترین پارەی تێدا خەرج دەکرێت و سەدان ملیۆن دۆلار بەفیڕۆ دەدرێت. لە خولی پێشوو پۆست هەبوو تا 40 ملیۆن دۆلار تێیچووە. جگە لەوەی ئەو کەسەی پۆستەکە وەردەگرێت وەکو مارکێتێک تەماشای دەکات و هەوڵ دەدات ئەو پارانەی کە لە بەدەستهێنانیدا بەخشیویەتی بەدەستی بهێنێتەوە. بە گوێرەی زانیاریەکانی ئاژانسی ڕۆیتەرز تەنها بەڕێوەبەری بنکەی پۆلیسی ڕەفاسا لە بەغدا 5 ملیۆن دۆلاری کردووە. ئەو سەرچاوانی قسەیان بۆ ئاژانسەکە کردووە گوتویانە بنکەکە گرنگ و استراتیجیە و کەسە باڵەکان دەکەونە ئەو زۆنە بۆیە ئەگەری ئەنجامدانی سەفەقاتی سەتاسەدە. بەتایبەت کە لە ساڵی 2020 بەرپرسی بنکەکە خۆسەر سکاڵای 80 بەرپرس و کوڕە بەرپرس و سەرۆک هۆزی سوتاند بوو. یەک لەو نەکبەتیانەی ترکە بەهۆی هەڵبژارنەوە تووشی عێراق دەبێت بابەتی خولی وزاریە. ئەو وەزیر و بەڕێوەبەرە گشتیی دادەنرێت لەو 4 ساڵە تەنها فۆکەسی لەسەر ئەوەیە کە مایەکەی خۆی دەرپێنێتەوە نەک کارنامەکەی کابینەکەی حکوومەت جێبەجێ بکات. هەر بۆیە دام و دەستگاکانی عێراق پڕ بوون لە گەندەڵی و سەرانە و بەرتیل سەندن. لە هەمووی خراپتر لەم پرۆسەیەدا کاتی بانگەشەی هەڵبژاردنە کە سەرجەم لایەنەکان بە توندی دەکەونە دژایەتیەکدی و ماوەی لانی کەم 6 مانگ بەهۆی مزایەدەکانیان هەموو کار و بارەکانیان پەکیان دەکەوێت.